طبعا ئێمە پاڵپشت بە ڕێنمایی ژمارە 2 ساڵی 2022 وەزارەتی ناوخۆ دوێنێ وەکو بەڕێوەبەراتی هاتووە هەولێر یەکەم بەڕێوەبەراتی بین لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراقیش دەستمان کرد بە گۆڕینی تابلۆ بە سیستەمی تازەی یەکگرتووی هاوبەش کە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فدرال لەسەری ڕێککەوتون بەو شێوازە تابلۆی ئێستا سەرجەم شارەکانی عێراق بە یەک شێوە تابلۆیان دەبێتن لەگەڵ تایبەتمەندی هەرێمی کوردستان کە لەسەر تابلۆکان هەیە چونکە سەرجەم عێراق هەمووی دەنووسێتن IRQ بەڵامی هەرێمی کوردستان جگە لە IRQ-ەکە کە کورتکراوەی عێراقا کوردستان ریجن لە ژێرەوەی دەنووسێتن KR واتە هەرێمی کوردستان بێجگەلەوەش یەکێک لە خصوصیەتەکانی ئەو تابلۆ ئەوەیە ناوی شار لەسەری نامێنێ پێشتر نووسرا هەولێر دۆک سلێمانی و بەغدا و بەسڕا ئێستا کۆدی پێدەدرێتن کۆدی دانراو لەو سیستەمە لە بۆ شاری هەولێر کۆدی 22 لە بۆ سلێمانی 21 لە بۆ هەڵەبجەش لەو سیستەمەتیدا ژمارە 23 بۆ دانراوە لە بۆ شاری دۆچیش 24 بێجگەلەوەش لەو تابلۆیە 6 ڕقەمی نامێنێت تەنها 5 ڕقەم و ژمارە دەمێنێتن ئەوەی ئێمە دەستمان پێکردووە دوێنێ تەنها لە بۆ ئۆتۆمبیلانەی کە ژمارە کاتین و یەکەم جار تابلۆیان پێدەدرێتن لە دوای جەژن ئینشاءالله لە بۆ سەرجەم ئۆتۆمبیلەکان دەتوانرێتن مامەڵەکان دەست پێ بکرێن پێشتر پێدانی جووتێک تابلۆ بە 50,000 بوو لەو سیستەمە تازایان بە 60,000 بەپێی ئەوەی تەبعانەوەیان لە ساڵی 2013 ڕاکاری پێدەکرا و ئەو گۆڕانکاری بەسەر نرخی عملە داهاتەوە وای کردووە کە تێچووی زیاتر بێتن لە هێنانی بۆ ڕسوماتەکانی کە لە بەرامبەریشی وەردەگیرێتن 10,000 فەرقی کرد